لە کاتێکدا گرژیەکانی سەر سنووری نێوان تورکیا و سوریا لە چەند ڕۆژی ڕابردوودا پەرەی سەندووە، کاروانێکی سەربازی سوپای تورکیا بەرەو بنکەیەکی سەربازی سەر سنووری سووریا جوڵەی پێکراوە. ئاژانسی هەواڵی ئیخلاسی تورکیا چەندیمەنێکی پەخش کردووە، تیایدا کاروانێک ئۆتۆمبیلی زرێپۆش و ئۆتۆمبیلی سەربازی بەدی دەکرێن کە لە پارێزگای کلیسەوە بەرەو پارێزگای ڕەحا بەڕێکەوتون و ئەگەری ئەوە هەیە ئەو هێزە لە دژی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە بەکاربهێنرێن. لە چەند ڕۆژی ڕابردوودا گرژیەکانی نێوان هێزەکانی سوپای تورکیا و یەکینەکانی پاراستنی گەل لەو ناوچە سنووریانە پەرەسەندنی مەترسیداری بەخۆیەوە دیوە و ڕەوشەکە بە جۆرێکە سوپای ئەمریکا ناچار بۆ هێز ڕەوانی ئەو ناوچەیە بکات بۆ چاودێریکردنی ڕەوشەکە. ئەویش دوای ئەوەی فڕۆکە جەنگیەکانی تورکیا بارەگاکانی یەپەگە و یەپەژیان لە چێی قەرەچووغ و ناوچەی شەنگال بردومان کردو چەندین هێرشی زەمینی تریان لە خۆرئاوی کوردستاندا ئەنجامدا. سوپای ئەمریکا خاڵی چاودێریکردنیان لە دەوروبەری دەرباسێ و سەرێکانی و گرێسپی و کۆبانی داناوە. هێرشە ئاسمانیەکانی تورکیا بۆ سەر ناوچەکە دەیان شەهید و برینداری لێکەوتێتەوە. پێشتریش فەرماندەیەکی یەپەگە بە ئاژانسی هەواڵی ڕۆیتەرزی ڕاگەیاندبوو دوای کۆبوونەوەیان لەگەڵ فەرماندە سەربازەکانی ئەمریکا لە شارۆچکەی گرێسپی، هێزەکانی ئەمریکا دەست بەکاربوون بۆ چاودێریکردنی سنوورەکانی نێوان تورکیا و سووریا بە مەبەستی ڕێگریکردن لەو هێرشە ئاسمانیانەی تورکیا و ڕێگریکردن لە بەریەکەوتنی شەڕڤانان لەگەڵ هێزەکانی سوپای تورکیادا.